بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لەبارەی 32مین کۆبنەوەی کۆمکاری عەرەبی کە ئێستا لە جەددە بەڕێوە دەچێت و بە تایبەتتر ئەوەی کە تیشی زۆر دەخرێتە سەر بەشداری سووریا بە سەرۆکایەتی بەشار ئەسەد کە لەوێ بەشدارە کەمێک بەر لە ئێستا وتاری خۆی هەبوو. سەبارەت بەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر معتەز نەجم مامۆستای پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی نۆڵج لای ئێمە میوانە. دکتۆر بەخێر بیت. ئەهلەن وسهلەن. کۆبنەوەی کۆمکاری عەرەبی کە 32مین کۆبنەوەیە چۆن دەبینی، چۆنی هەڵدەسەنجێنی؟ بالتأكيد نحن اليوم أمام ئێمە ئەمڕۆ لە بەردەم چەندین ڕێگاداین بۆ سەفرکردنەوەی کێشەکان لە لێوە وڵات کێشە نێودەوڵەتیەکان بۆیە لووتکەی عەرەبی و گەڕانەوەی سووریا بۆ لووتکەی و باوەشی عەرەبی دوای نزیکەی 12 ساڵ لەدا بڕان ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوە ئێستا هاوکێشەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە. گۆڕانکاری یەکەم بریتیە لە سەفرکردنەوەی کێشەکان و پەیوەندیەکان، گۆڕانکاری دووەم بریتیە لە هەوڵدانەوەی جاسەکردنی کێشەکان و ئەو ئاڵنگەرەی کە ڕوبەڕووی ناوچەکە بوونەتەوە. بە دڵنیاییەوە ئەمڕۆ لووتکەی عەرەبی هەردوو جەمسەرەکە ئەویش گۆڕانکارێکی دیکەیە. بەڕێز زێلێنسکی سەرۆکی ئۆکرانیا لە لووتکەکەدا بەردەوام بوو. ئەمەش پاڵنەرێکی دیکەیە بۆ گرنگێکی دیکەیە بۆ بەڕێوەچوونی لووتکەی کۆمکاری عەرەبی. ئەمڕۆش دەبینین عێراق دەتوانێت سوود لە لووتکەی کۆمکاری عەرەبی وەربگرێت، چونکە وەکو نێوەنگیر ڕۆڵی جێراوە بەشداریکردنی بەڕێز بەشار ئەسەد سەرۆکۆماری سووریا. بەڕاستی ئەمە بەڵگە لەسەر ئەوەی کە وڵاتانی عەرەبی پێداچوونەوە بە پەیوەندیەکانیان دەکەن، پێداچوونەوە بە کێشەکان و چارەسەرکردیان دەکەن بۆ ئەوەی لەگەڵ دۆخەکەدا بگونجێنێت. گۆڕانکارێکی دیکە ڕوویداوە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و رووسیاش لە هەمان کاتدا. ئەگەر هاتوو باس لە جەنگی رووسیا و ئۆکرانیا بکەین، گۆڕانکاریە سەرەکیەکە ئەوەیە استراتیجەکی ئەمریکی لە ناوچەکەدا دەوڵەتێکی شکست خواردووی ناوێت. لروسيا مهم جدا للمنطقة. لە هەمان کاتدا ڕۆڵی رووسیاش گرنگە لە ناوچەکەدا، پێویستە لە بەرچاو بژیرێت. لە هەمان کاتدا ئەو شەڕە ناوخۆیی کە ئێستا لە سوودان هەیە، بۆیە ئێستا کێشەکان بەڕاستی لە ناوچەکەدا زیادیان کردووە. وڵاتانی عەرەبی ئێستا دەیەوێت کێشەکە مێژوویەکان بەڕاستی جێبهێڵێت، کێشە مێژووی جوگرافیەکان چارەسەر بکات بۆ ئەوەی کەوە بتوانێت مامەڵە لەگەڵ گۆڕانکاریەکان بکات و کێشەکان سفر بکاتەوە، بتوانێت کەواتە گەڕانەوەی سووریا پەیوەندی بە ئەو یاسایانە نەبووە کە سووریا کاتی خۆی پێشێلی کردو بۆیە لە کۆمکار بۆ دەرنراوە. پەیوەندی بە ڕەوشی ئێستاوە هەیە کەوا دەخوازێت سووریا بێتەوە نێو کۆمکار. بەدڵنیاییەوە گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەبی بەهۆی چی بووە؟ بەهۆی فاکتەری مرۆکی بووە. ئەو بوومەلەرزەیەی کە لە سووریایدا بەڕاستی بە سوود شکایەوە بۆ وڵاتەکە، بەڕاستی دوژمناتی تا هەتاییمان نییە، بەڵکو بەرژەوەندی هەیە. ئەمە لە چیەوە بووە؟ لە ڕووی هاوکاری و کۆمەکی سووریاوە بووە. کێشەیەکی دیکە لێرەدا خۆی دەبینێت لە چی؟ لە ڕووی پێگەی جیۆستراتیجی سووریایە کە پێکبەستەی کیشوەری ئەوروپا و ئاسیاوە. لە هەمان کاتدا بۆ سەر کەنەراوەکانی دەرەی ناوەڕاست پەیوەندەکانی رووسیا و سووریا ئامانش کاریگەرێکی دیکە بۆنی پوتن لە سووریا. ویلاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمڕۆ دەبینین بەڕاستی قەنەعەت بەوە دەکات کە بەو هێڵە پانانەی کە وڵاتە عەرەبیەکان دایدەنێت، بەڵام ناوێت کەوە سووریا بەدەر بکات لە یاسای قەیسەرەوە. رووسیا پاڵنەر یاخود کاریگەریەکی تەواوی هەیە لەسەرەوەی کە سووریا بگەڕێتەوە نێو کۆمکار، وایە؟ بەدڵنیاییەوە لێرەدا رووسیا ئەمڕۆ باوەڕی بە چییە؟ باوەڕی بە پەیوەندی نێوان وڵاتانی عەرەبیە. چین و رووسیا یاریکەری سەرچین لە وڵاتانی پەیوەندی وڵاتانی عەرەبی دەیانەوێت ڕۆڵ بژێرن، کاراکتەری زۆر کاریگەر بن. ئەمڕۆ دەبینین کۆنتڕۆڵکردنی سووریا لەلایەن رووسیاوە. لە هەمان کاتدا ئەو کێشەی کە لە نێوان وڵاتانی عەرەبیدا جۆرێک لە بۆشایی بەجێهێشتووە. بەتایبەت ئەمڕۆ ئێمە لە بەردەم گۆڕانکاری کێشەوە هەوا دەین بە بابەتی بە بیابانبوون کەمی ئەو بابەتی پەتاکان کێشەی وزە لە ئەوروپادا. ئەمە وای کردووە کە وڵاتانی عەرەبی و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست
ببێتە ئەوروپایەکی دیکە بۆ جەمسەری وڵاتانی نێودەوڵەتی رووسیا و چین گرنگی زۆر بەم بابەتە دەدەن ئەم کارلێکە لە سروشتی پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا چی دەگەێنێت قەنەعەتێکی لای رووسیا و ئەمریکا دروست کردووە کە پێویستە ناوچەکە واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیر بێت کێشەکان چارەسەر بکرێن بینیمان لە ئێمن دۆخەکە چارەسەر بوو ئەمڕۆ دەبینی لە سووریا کێشەکان چارەسەر دەبن پێویستە لە سوودانیش دەبێت کێشەکان چارەسەر دەبن چونکە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکی زۆر گرینگە لەلایەک بۆ ئەمریکا و لەلایەکی دیکەوە بۆ رووسیاش گرینگە جگە لە دەسوەدانی چین لە ناوچەکەدا بە سروشتی ئەو هاوسەنگی و دوای کوژرانی 400,000 کەس لە سووریا و ئاوارەبوونی 13 ملیۆن کەس ینی لە سووریا پێت وایە ینی ئێستا قەیران و کێشەکانیەوەی کە لە سووریا هەیە چارەسەر بێت تەنیا لە بەربەرژەوەندی وڵاتان تەنیا لە بەرەوەی کە رووسیا دەیەوێت سووریا بگەڕێتەوە کۆمکار بەڵێ بەداخەوە ئێمە مامەڵە لەگەڵ چی دەکەین مامەڵە لەگەڵ گۆڕانکاریە نێودەوڵەت دەکەن وڵاتان بە دوای بەرژەوەندیدا دەگەڕێن بابەتی مرۆیی ڕەهەندی مرۆیی بابەتی ئەمریکا حسابی بۆ نەکردووە وڵاتان بە دوای بەرژەوەندی خۆیان دەگۆڕن تێگەیشتنی چەمکی دیموکراسیەت چەمکێکی بۆم ڕێژکراوە ئێمە دەزانین بەڕاستی ململانەیە لە سووریادا هەیە کێشە لە سووریادا هەیە خەڵک لە سووریا ئاوەرە بۆ بەڵام بەداخەوە کێشەکە لەکوێدا کێشەکە لە بەرژەوەندی وڵاتاندایە ئایا وڵاتان چاودەپۆشین ئەم کێشانەی کە لەو کوشتارگەی کە بەشار ئەسەد لە سووریا کردوێتی ئایا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یاسای قەیسەر لە سووریا لا دەدات سزاکان هەڵدەگرێت چونکە تاوکو ئێستا سزاکان چالاکن سزاکانی ئەمریکا لە دژی سووریا چالاکن هەندێک بەرگەنە بێت بۆ لوبنان و بۆ ئوردن کەواتە پێمان وایە ئەمڕۆ وڵاتانی عەرەبی بەڕاستی ڕەزامەندیەکێ لەلایەن ئەمریکاوە بۆ ئەوەی کەوە وڵاتان پەیوەندیەکان لەگەڵ سووریا ئاسایی بکەنەوە بەڵام هێشتا ڕێکەوتنەکانە ماون سەبارەت بەچی سەبارەت بە کێشەی ئاوەرەکان و کێشەی پەنابەرەکان لە سووریا لە تورکیا لە ئەوروپا ئایا چۆن قەرەبوو دەکرێنەوە بە چ شێوازێک دۆسەی ئاودەکردنەوە چی بەسەر دێت ئەمە هەموو ئەم قسانن کا پێشتر لە داهاتوودا قسەی باشە دەگەڕمەوە سەر قسەیەکی بەشار ئەسەد کە کەمێک بەر لە ئێستا قسەی کرد گوتی مەترسی گەڕانەوەی عوسمانیەکان لە ئارادایە سەبارەت بەم قسەیە چی دەڵێ پێت وایە بەشار ئەسەد بۆم قسەی کردو دەیەوێت چی بکات بەدڵنیاییەوە ئەمڕۆ دەبینین بەشار ئەسەد چی دەوێت دەوێت هەوڵەکان یەک بخات ڕایگشتی عەرەبی یەک بخات بۆ پێیکە تورکیا بەڕاستی پاوەنخوازی دەکات ئەمڕۆ بەڕاستی واشە تورکیا پاوەنخوازی دەکات لە جیهانی ئیسلامی لە جیهانی عەرەبیدا پاوەنخوازی کردو دەشکات دوای ئەوەی کەشکسی هێنا ببێتە ئەندامی یەکێتی ئەوروپا ئێستا پێداچوونەوە دەوێت بکات لە دەسوەردانەکان لە عێراق لە سووریا لە چی لە ڕوانگەی سەفەرکردنەوەی کێشەکان لە وڵاتانی دیکە وڵاتانی دراوسێ بابەتێکی دیکەی گەرنگ ئەمڕۆ بەڕێز بەشار ئەسەد دەوێت چی بکات بە شێوەیەک لە شێوەکان ڕایگشتی بارگاوی بکات ڕایگشتی عەرەبی و نێودەوڵەتی بارگاوی بکات بۆ پێیکە دەڵێن تورکیا پاوەنخوازی کردووە کە یەکێک لە هۆکارەکانی وێرانکاری بوو لە وڵاتەکەیدا پاڵپشتکردنی گروپە چەکدارەکان لە هەمان کاتدا ئەوەی کە چۆن ناودین لە نابینێت بۆیە لێرەوە بەشار ئەسەد چی دەوێت کەوە لەسەر ئەم مۆتەرە کار بکات ئێمە دەزانین کەوە هەڵبژارنەکانی تورکیا کە کەوتۆتە گەڕی دووەم ڕەنگە بەشار ئەسەد پامێک بگەێنێت ئاشتەوایی لە نێوان تورکیا و سووریا هەبێت ڕەنگە ئەمەش ڕووبدا ئەگەر هات و وڵاتانی عەرەبی و نێودەوڵەتی ڕەزامەندی لەبارەی ئەو زاراوەیەوە مستەڵەحەوە قسە لەگەڵ بکەم بەهاری عەرەبی ینی ئەو وڵاتانی کە بەهاری عەرەبیان تێدا وەکوی کە ناو دەبرێتدا ئەنجام درا فعلەن ئەوان توانیان کە بەهارێک ببینن بە گژوجای سەوزەوە یاخود بوو بە زستانێکی تاقەت پڕووکێن پێم وایە بەڵێ بابەتی بەهاری عەرەبی بەڕاستی ئەمە بابەتێکی بەکار بخستن بوو بەڕاستی گوێی لێ نەگیرە وڵاتانی عەرەبی گوێی لێ نەگیرە بەداخەوە وڵاتان کێشەی دیکان بۆ پەیدا بوو بابەتی چی بابەتی مانەوەی ئەم دۆخی ئێستا چونکە دۆخەکە باشتر بوو لە گۆڕانکاری لە ڕێگەی ئەم لاوازە هەیە ئەمە زیانە لە سوود لە تونسمان بینی لە لیبیان بینی
لە سووریاش بینیمان پێمان وایە ئێمە مانەوەی ڕژێمی بەشار ئەسەد لە دەسەڵاتدا بە پاڵپشتی رووسیا یەکێک بوو لە شکستێنانی بەهاری عەرەبیان پاییزی عەرەبی چۆن ناوی دەنێ ناوی بنێ چونکە بەشار ئەسەد لە دەسەڵات مایەوە جیۆستراتیجەتی سووریا زۆر نزیکە لە ئیسرائیلەوە خزمەتی بەشار ئەسەدی کرد خزمەتی ڕژێمەکەی ئەسەدی کرد چونکە ئیسرائیل ناوێت کەوا وڵاتانی نزیکی خۆی دۆخی ئەمنیان دەرزۆک و شکست خواردوو بن چونکە سووری لێوە دەگرێت ئەمە بۆچنی ئیسرائیل بوو بۆیە بەهاری عەرەبی تیرۆر کرا دەکەم ئەمریکا چۆن دەڕوانێتە بەشداری سووریا ئێستاکە لە کۆمکارە من پێشترێش گوتم پێشترش باسم کرد ئەمریکا ڕازیە لەسەر هێڵە گشتەکان و هەنگاوە گشتەکانی وڵاتانی عەرەبی چونکە گڵۆپی سەوزیان بۆ هەڵکراوە وڵاتانی عەرەبی لەلایەن ئەم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لە هەمان کاتدا لەناوخۆی ئەمریکاش پارتی دیموکراتەکان جۆ بایدن ناوێت تەنگژێکی نوێ بەڵام ئەم پرۆژانە لەم ناوچەیە کە بەڕێوە دەچێت هەموو لە بەرژەوەندی رووسیا و چین نییە هەموو پرۆژەی رووسیا و چین نییە وەکو ئیکە باز دەکرێت کەواتە ئەمریکا لەوەدا قازانج دەکات سیاسەتی دەرەوەی ئەمریکا چی؟ نەخێر سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سیاسەتێکی بەگەرخستن و سیاسەتێکی سوودە ئایا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەتوانێت دۆخەکە هێور بکاتەوە لە سووریا بێگومان دەستکەوتی دەبێت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر ئەتوانێت دۆخەکە کۆنتڕۆڵ بکات لە سووریا ئێران ڕازی بکات لە هەمان کاتدا لە چی لە ڕێگەی سعودیەوە لە ڕێگەی وڵاتانی کەنداوی عەرەبیەوە ئەو کاتە چی دەستکەوتی زیاتری دەبێت ئەمە بەهۆی چێوە چونکە گۆڕانێکی دیکە هەیە لە سیاسەتی نێودەوڵەتی بریتە لە رووسیا شەکەت و ماندوو بووە بۆی دەنجی ئۆکرانیاوە بۆیە سفرکردنەوەی کێشەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە بەرژەوەندی ئەمریکا دەشکێتەوە لەلایەکەوە لە بەرژەوەندی رووسیاش دەشکێتەوە چونکە ئەمەکردنەوەی بەرێکی نوێیە چونکە کۆمەلگەی نێودەوڵەتی کێشەی دیکە بەرگە ناگرێت بەرگەی کێشە دیکە ناگرێت دکتۆر محتەز نەجم مامۆستای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی نۆڵێت زۆر سپاس بۆ اهلا وسهلا شكرا اهلا وسهلا شكرا